بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. بەڕاستی ئەو کتابەی کە کاریگەری بووە لەسەر ژیانی من بە تەواوی یعنی دەتوانم بڵێم گۆڕانکاری پێداهینە و کاریگەری لەسەر ماوە هەتا ئێستاش و بوو بە بەشێک لەوەی ژیانی من کتابی ڕیاض و صالحین بوو هی پێشەوە ئیمامی نەوەوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی. ئەو کتابە تقریباً دەتوانم بڵێم نزیکەی 25 ساڵ پێش ئێستا کە کەڕیم زۆرم کەیف پێها زۆرم دڵ پێ خۆش بوو لەبەرەوەی حەدیسی زۆر تێدا بوو نزیکەی 1900 حەدیسی تێدا بوو. طبعا کتابێکی زۆر قەیم و چاکار خۆی ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبی تەمەنی کورد بووە 45 ساڵ بووە تەمەنی وەفاتی کردیا، بەڵام بەرەکەتێکی زۆر لە ژیانیدا هەبووە. یعنی ئەو کتابانەی کە نووسیتی کاریگەری هەبوو یەک لەو کتابانە بەڕاستی ئەو کتابە بۆ ڕیاض و صالحین ئێستا کە تەماشای دەکەن ئەو کتابە طبعا کتابێکی زۆر قەیم و بەبەرەکەتە بەڕاستی، یعنی هەتا ئەو ئاستەی کاریگەری لەسرم هەبوو چوم لەکن مامەستا مەلا بەهائەدینی پێشنەژ و تارخوێنی مزگەفتی سەید غەریب ئەلەوێندەر ئەو کتابە بە دەرس خوێن، یعنی لە بیدایەتی حەدیسەکانەوە حتا نیهایەتی 1900 حەدیس ئەمڕ هەموو ڕۆژێ دەچوم سەردانیم دەکرد دەرسی پێدەگوتم. ئەو کتابە یادگاری من زۆرە جا لەگەر ئەو کتابەی طبعا دوایی بەخۆی تااقەتی نەما لەکن دکتۆر لوقمانی کوڕەکەی ئەو بەشەی کە مابوو تەکمیلەمان کرد لەگەر ئەویدا. ئیدی بەڕاستی خۆی ئەو کتابە کە تەماشای دەکەی لە بیدایەتی هەر بابەتێکدا بڵێن کۆمەڵێک ئاەت ئاماژە پێ دەکات، دوای کۆمەڵێک حەدیث ئاماژە پێ دەکات و پاشی هەنجینێ ئەو حەدیثانەی کە هەندێکیان مانای وازەح نەبی ئەو قسەشی لەسەر دەکات. ئەو وەختە لە بیرمە ئەو کتابم بە 150 دیناری کڕی کە 150 دینار ئەو وەختە زۆر بۆ ئەو پارەیە نەبوو، پارەیەکی دیکە بوو بڵێنەوەی عێراقیەکە. یعنی زۆر دڵم پێ خۆش بوو کە کتابەکەشم تەواو کرد تقریبان هەر لە خۆشەویستی ئەو کتابە و کاریگەری لەسرم 6 تەڵەبە هەبوون پاش نوێژی سبەینی ئەو کتابم پێدەگوتن. ئەمنیش لە بیدایەتی پێم گوتن هەتا کۆتایی ئاخیری سەیرەکە لەوەدا بوو موئەسیسی دەرسەکە خوای گەورە لێی خۆش بەوەی کە داینە کە پاش نوێژی سبەینە بوو برایەکمان بوو ناوی کاک عەبدولجەبار بوو، خوای گەورە بە شەهیدی قبولکەیەک بوو لەو سێ کەسەی کە بەفر بەسەریان داکەت کە پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم لەو حەدیثەش لێرەدا هەیە کە دەفەرمێ صاحب الهەدمی شەهید، ئەو کەسەی شتێکی بەسەردا دەکەوی بە شەهید حسابە دەرەجەی لەکن خوای تەبارەک وتعالە. ئەو دەرسەی گوتی دەرسم پێ بروجا چەند تەڵەبەیەش تێرخەر بوونەوە بە مودەتی زۆر طبعا ئەو کاتە ظروف و وەزعەکەوانە بوو ئەو دەرسی ئەو کتابانەمان لەگەر ئەو تەڵەبان و وەلایە زاریش لە حوجرەی مزگەوت تێدایەکێک لەو مادانەی کە هەمانە کە حەدیثە بریتیە لەو کتابە بەڕاستی. یعنی ئەمن بە حاڵی خۆم زۆر ئیستیفادەم لەو کتابە کردی حتا ئەگەر خوێنەری بەڕێز پێوی بیخی تۆ کتابە کرایتە کوردیش، یعنی بە هەمان شێوە بە کوردیشی ڕیاض و صالحین طبعا نوری فارس حەمەخان وەریگێڕایە لەسەر زمانی کوردی دەقی نەسەکان دەنووسی و پاشی هەنجینێ دەیان کاتەوە کوردی بە کوردیەکی جوان وازەح نووسرایە، یعنی لەو کەسانەی کە بیەوێ سوودمەندی لەو کتابە. ئەو کتابە تایبەتمەندیشی زۆرە، یعنی بۆ نمونەیەک لەو تایبەتمەندیانەی کە تێیدا بەعزێ لە زانایان فەرمیانە هیچ حەدیثێکی ضعیفی تێدا نیە نەک مەوضوع، حەدیثەکانی هەموو صحیح هەندێک ملاحەزەیان لەسەر 13-14 حەدیث هەبووە ئەویش ناکە شتێکی زۆر لە 1900 حەدیثە. یعنی ئەو تایبەتمەندی ئەو کتاب و حەدیثەکانی زۆر ئاسانن لۆ حفظ و حەدیثەکانی گونجێن لە بۆ خەتیب و داعی و بانخواز و هەموو کەسێکدا و حتى ئەو کەسەی عامی بدەتوانی بخینتەوە لەبەرەوەی زۆربەی بابەتەکانی باز لە عیبادەت و ئەعمالی قەلب و زوهد و تاعەتی خوای گەورە و ئەو جۆرە شتانەی کە ئینسان ڕۆژانە پێویستی پێیە لەو کتابەیدا تقریبا زۆربەی زۆری شتەکان وجودی هەیە. جا لێ بەڕاستی ئەو کتابە ئەمن پێم وایە حیاتی من لەگەر ئەو کتابەدا گۆڕانکاریەکی زۆری بەسەرداد و لە زالیش بڵێنەوە نوسخەی نوێ نوسخە هەرەکەونەکەشم هەر مایە برن وەکو بەرەکەتێک برن هێشتا لە ئازەل دەرسی لەسەر دەخینین. لۆیە بەڕاستی زۆر دڵخۆش بووم بە ئەو کتابە کە برم هەم بە کڕینی هەم بە خوێندنی هەم بە گوتنەوەی دەرسەکەی، یعنی کاریگەری لەسەر مندا هەبووە حتا وای لێ کردم کە خوێندنی ماستەر و دکتۆراشمە لەسەر حەدیث بی، یعنی هەر کاریگەری بڵم دەکرێت برم هی ئەو کتابە بوو ئاساری زۆر لەسەر خۆم زۆرم حەز لە حەدیث و لەوانە بوو. طبعا ئەو کتابە ئەگەر تەماشای بکەی وەکو گوتم تایبەتمەندی زۆری تێدا یەک لەو تایبەتمەندیانەشی ئەوەیە بڵێن دەتوانی لە بۆ عائیلەش لە بۆ ڕەمەزانان خەڵک ئیستیفادەی لێ بکە، بەڵام بەڕاستی لە بۆ عائیلە شتێکی زۆر گرنگە چونکە مەجموعەی ئەحادیثی تێدایە کورد، یعنی دەگونجێ لە بۆ لەبەرکردن مەجموعەی ئەحادیثی تێدایە وەکو ئامۆژگاریە قیسەسە، یعنی کۆمەڵێشتی زۆری تێدا. جا لێ بەڕاستی نەک پێویستە ئێستا من دەکڕی بڕێم واجبە
هەموو کەسێک لە ماڵێ دەرسێکی شەرعی هەفتانەی داهەبیتن کە یەک لەوانە لەوەیە ئەو کتابە کاریگەریەکی یەکجار زۆری دەبی لەبەرەوەی بابەتەکانی زۆر ئەوەن ئەو جیانەی زۆر پێویست نەکا ئیکتیفاکە بە حەدیثێک بە 2 حەدیث بە 3 حەدیث وەڕوبەمە جاری وهبی بابەتەکە گرنگ بی 20 حەدیث و زیاتریش لەسەر بابەتەکە دەهێنتەوە و زۆر ئیستیفادەی لێ دەکە هەمووشی گونجاوە لەگەر ئەو بابەتەی کە ئاماژەی پێ دەکا مؤەلیف ڕەحمەتی خوای لێبی یعنی بەڕاستی تەماشا دەکەم ئەو ڕۆکە لە بۆ عائیلە زۆر پێویستە خەڵک وا لە دیار فەیسبوک دانیشی لە دیار مسلسلە دادنیشی چی تێدایە با چارێکێک 20 دقەش لە دیار ئەو کتابە دانیشی ئەو بە عەرەبیش نووسرا بە کوردیشی هەیە یعنی هیچ عوزر نەمایە لۆ هیچ کەسێک بڵێن ناتوانم هەر دەتوانی بەس کوردیەکەی بخینتەوە ئیستیفادە سوودی زۆری لێ وەردەگرێت کتێب خوێندنەوە یەکە لەو شتانێک کە هیچ شتێک تا ئێستا بەدیلی نەبووە ینی بەدیلی کتاب خوێندنەوەی نەبووە زەرەری لێدایە وەکو ئەنتەرنێت و فەیسبوک و ئەوانە کە خەڵکی زۆر مەشغوڵ کردیا بەڵام بەدیلی کتێبیە ئەو کەسانەی بە قەناعەتی من ئەوانەی هۆگریان لەگەر کتێب پێ و تێکەڵاو بوونە لەگەر کتاب یعنی بێتاقەت ئێستا من پێت بڵم لەو ماوەی خەڵک کەرەنتی نەکرا یعنی خۆشترین وەختی ئێمە بەڕاستی ئەگەر لەبەر ئوموری خەڵک و وەزعی ئەو نەخۆشیە و ئەو وەزع نەبوایە ئەین تەماشاکەی لەگە عالەمی کتێب تێکەراو دەبی وەختت بەش ناکە نەک بڕی وەڵی بێتاقەت بووم بێزەوق بووم ئەو کەسێک کە نەیخینتەوە قەت کتابی نەخینتەوە مەکتەبەی ڕاستە لە ماڵی بێزارە بی ئەوجا خاستەگە خەتی فەیسبوکشی نەبینێ و هەر یەکجاری وێران دەبی و کابرایە دەفەوتێ بەڵام لێرەمە بەڕاستی کتاب یعنی بەدیلی نییە تو لەگەر کتاب خەیر الئەنیسی الکتاب یعنی دڵنەواییتەکە لەگەردا دەبی یعنی بەڕاستی زەرورە لە ژیانی ئینساندا کتاب هەبێتن کتاب بخوێنیتەوە خەڵک بە کتاب فێرە لوغە دەبی فێرە سەقافەت دەبی فێرە مێژووی گەلانی پێشوو دەبی فێری کۆمەڵیشتی زۆر چاک و باش دەبی هەمووی چ وای لێ دەکا و ئینسانە ئەو کەسێکی تێگەویشت و باشی لێ دەربچی هەمووی کتاب وای لێ دەکات تو کە بە مامۆستایەک معجەبە بی بەس بڕۆ 2 پرسیاری لێ بکەی مامۆستا چ کتابێک دەخینەوە هەمان کتاب بخین هەمان ڕێچکە بگرێت دەگەوی هەمان مەرتەبەی ئەو ئینسانێکە ئەو پێگەویشتیە یعنی بەڕاستی ئەوە کاریگەری یەکجار زۆری هەیە لەسەرەوە کە دەبێت ئینسان بەو ئاراستەیەدا تێپەڕی پاشان کردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە پێشەنگ بەڕاستی ئەوە نمونەیەکی جوانە لۆ گەنجانی ئەو ڕووکەدا کە خەڵک زۆر کەوتینە ناو بابی مەسەلەن ئەوەی فەنان و ئەوەی ڕیاضی و ئەوەی کەسێکی اقتصادی و یان کەسێکی دیارە لە فلیمی سینەماوی ئەو جۆرە شتانە ئێمە پێغەمبەرمان هەیە صلی الله علیه وسلم بە هیچ کەسێک نایگۆڕینەوە لەقەد کان لەکم فی رسول الله ئوسوة حەسەنە ئەو بۆ ئێمە پێشەنگە کەواتە بەڕاستی ئەگەر پێشەنگێتی پێغەمبەر وەربگرین صلی الله علیه وسلم پێویستمان بە کەسێکی دیکە نابی ئەو ڕووکە بیکەینە گەورە و پێشەنگ لە بۆ خۆمان